ساڵتان لەبێت بینەرانی کورسادیوس مناو ڕۆتۆفیقم لە ئەڵقەیەم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر هەڵسەنگاندنەکان بۆ پرۆسەی سەرژمێری دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکیەوە. تاوان پرۆسەی سەرژمێری و ئامار کە لە هەر وڵاتێک ئەنجامەدرێ لایەنێکی گرنگی تەکنیکی هەیە. اینجا کۆمەڵێک ڕەهەندی دیکە لە خۆ دەگرێت کە ئەمانە هەمووی بۆ بەرژەوەندی وڵات لە ئاستە جیاوازەکان و لە بوارە جیاوازەکاندا سوودی لێبینێت و بەکارێنێ. پرۆسەی سەرژمێری کە لە ئێستادا ینی خۆناغەکانی دەستی پێکردووە و بەیانی کە 2021 واتە لەم شەوە کە لە دوای سەعات 12 دەچینە ڕۆژی چوارشەمە و 20 مان پرۆسە گرنگ و هەستیارەکە لە هەرێمی کوردستان و عێراق و لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەست پێەکە. خۆشبەختانە ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە لێشاو لە شارەکانی هەرێمی کوردستان هەولێر، دۆک، سلەیمانی، هەڵەبجە، کەلار و کفری و دەربەندیخان گەڕانەوە بەرەو کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە ماوەی چەند ڕۆژێکە لە میدیاکانەوە و لایەنە سیاسیەکان و بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان هەموو داوایانە کرد کە خەڵک ئامادە بێت لە ڕۆژی سەرژمێری بە تایبەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە کەرکووک و هەندێک ناوچەی گرنگ کە ئەمانە کاریگەرن بۆەوەی کە ئەگەر کورد و هاوڵاتیانی کەرکووچی کە کوردن لە نەتەوەی کوردن لەوێ بوونیان نەبێت بەڕاستی ینی پرۆسەی سەرژمێریەکە تا ڕادەیەک نەنگە بێت و لە هاوسەنگیدا تای تەرازۆکە لەوە چێ بەلای نەتەوەی عەرەب یان نەتەوەیشی دیکەی غەیری کورد لەو شارانەدا بشکێتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ڕۆ تەکنیکیەکە ئامادەکاریەکان ئەو قۆناغی کە لە 16 مانگەوە تا 19 مانگ کامڕۆی دەستی پێکردووە، هەروها قۆناغی بەیانی کە قۆناغە ئەستیارەکەیە و دەبێت خەڵک لە ماڵەوە بێ و قەدەغەی هاتوچۆیە. ئەمانە چۆن بەڕێوە دەچێت و ئامادەکاریەکانی چیە، شێوازەکان و ینی تەکنیکەکەی چۆنە. گفتوگۆکەین لەو بارەوە بە میوانداری بەڕێز کاک ستار مستەفا پاشا پسپۆڕی ئامار و سەرژمێری کە بە سوپاس و جەنابیان لە سودەکانمان لە شاری کەرکووک لەگەڵمانن. بەخێر بێی کاک مستەفا ستاو دەبێت خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما و بینین. پرۆسەی سەرژمێری و ئامار کە ئێستا ئامادەکاریەکانی لە قۆناغەکانی جێبەجێکردندایە لە عێراق و هەرێمی کوردستان، ئەم پرۆسەیە جەنابتان هەڵسەنگاندنتان چۆنە بووی وەکو شارەزایەکی بوارەکە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ئامادەکاریەکانەوە و لە ڕووی کارەکانی کە بڕێوە چێ. سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی کورسات، سوپاس بۆ میوانداریە. بێگومان ئەمە قۆناخی دووەمی ئەمڕۆ ئەم شەو تەواوە بێ سەعات 12 قۆناخی سێم سبەینێ دەست پێ ئەکات. دوا بە دوای ئەوە ینی 20 مانگ قۆناخی سێم پێکەهێنن، دواتر لە 22 مانگەوە قۆناخی چوارەمیش ئێتە ئاراوە. بێگومان ئامادەسازی کراوە و خەڵک مەشقی پێکراوە بەر لە هەموو ئەم قۆناخانە بەر لە قۆناخی یەکەمیش ئامادەسازی هەبوو، خەڵک مەشقی پێکراوە و کادر ئامادەکراوە و بژمێر ڕاهێنراوە و هەروەها با بڵێن بەرپرسی گەڕەکەکان بەڕێوەبەری گەڕەکەکان و یاریدەدەرەکانیان و ئیتر ئامادەسازیەکی زۆر کراوە. لە سەرتاسەری عێراقا نزیکەی 30,000 بژمێر و کادری مەیدانی مەشقیان پێکراوە و ڕاهێنراون. بەڵام ئەمە واتای ئەوە نییە ینی هەموو ئەوانە پێرفێکتن و کارەکە بە چاکی ئەنجام ئەدەن. ینی ئەمڕۆ ئێمە من کۆڕێکم هەبوو، لەو کۆڕەیە گلەی و گازندە زۆر بوو لەوەی کە ئەو بژمێرەی هاتووە ینی چاوی باش تابلێتەکەی نەبینیوە، دەدەقە خەریک بۆ دوایێت وتوی گەڕاوەتەوە وتوێتی من زانیاریەکانم سڕیوەتەوە نەمزانیوە، جارێکی تر تۆماری کردوێتەوە. ینی ئیشکالی تەکنیکی هەیە نەوەڵاتخوا بە لێرەیە پرسیارەکەم کاکستارجان، یعنی بۆ نمونە چکە وا دەوترێت بۆیە ئەمە تێبگەین و ئێمە و هاوڵاتیان و هەروەها بژمێرەکانیش بەڕاستی بۆیە تێبگەین لەم بابەتە. چکە دەوترێت ئەم ینی ئایپادی کە پێیەتی بژمێرەکە ڕاستەوخۆ ینی ڕەبتە بە سێڤەری گشتی لە بەغدا، هەر کە ینی بابەتەکە چۆنەڵی ینی ئەو ئاماری کە لەبەر دەسیات یاخود ئەو فایلی کە لەبەر بەڵێ کە ئینتەری کرد دەچێتە سێڤەری گشتی جارێککە بۆی نییە بچێتەوە سەر، ینی بۆ نمونە ئەو بلۆکی کە ئەو ئیشی تیا کردووە ئەی چۆن ئەم گەڕاوەتەوە و توێتی هەڵم تیا کردووە و جارێکی کە با زانێرەکانتان تۆمار بکەمەوە ئەمە چۆن ڕوویاوە؟
ئەمە بەر لەوەی بێمە لای ئێوە بە 1-2 سعاتێک ینی فعلەن کە ئەنتەری کرد ئەمە ئەلکترۆنیە، ینی ئەمە یەکەم سەرژمێری ئەلکترۆنیە کە لە وڵاتەیە ئەنجامە درێت. بێگومان لەگەڵ ئینتەرکردنی ئەوە ڕێک ئەچێ بۆ سێرڤەرە سەرەکیەکان لە بەغدا و لە ژووری پرۆسی بڵین ئاماری سەرژمێری گشتی تر وەزارەتی پلاندانان و دەستگای ناوەندی ئاماری عێراق با بڵین ئەمە ینی ئەمە تەنها حاڵەتێک نییە، چەند حاڵەتی وا ڕوویداوە. ینی بژمێرەکەی کە هاتە ماڵی ئێمەش ئەوەی ژێڕایە وتی خەڵکێکەیە نازانێت تابلێتەکە بەکاربێنێ، واتە لە هەڵبژاردننی کادرا لە دەستنیشانکردنی هەندێ لە بژمێرەکانە ڕەنگە مجاملە کرابێ، مجاملەیەکی نابەجێ، مجاملەیەکی ناڕەوا کە زیان بە خەڵکی شەگەیەنێ و بە پرۆسەکە شەگەیەنێ. بەڵێ ئەمە ڕووی داوە و بێگومان ینی ئەبێ بیر لە چارەسەرکردنی بکرێتەوە. کاکستار تۆ پێ دوان نییە پەلە پرۆزەیەک لە بابەتی سەرژمێریەکەی بوو ڕاستە عێراق دەمێک ئامادەکاری بۆ کردو، بەڵام لە ڕووی دانانی بژمێرەکانەوە ینی پەلە پرۆزەیەکە بوو و ڕاهێنانێکی زۆر کەمیان پێکرا، چکە بمانەزانین ینی لە هەفتەکانی پێشوودا ینی تقریبان 10 ڕۆژێک پێش ئێستا ینی بانگەواز کرا کە پێویستیان بە بژمێرە و ینی ئەمانە دامەزرێنران و ینی ماوەیەکی زۆر کەم ڕاهێنانیان بۆ بابەتێکی زۆر گرنگ پێکرا کە بابەتی سەرژمێری و ئامارە خۆ دەزانی شارەزای ئەو بوارەی کە ئەمە دەبێت بە چەندین خول و ڕاهێنانی تایبەت تا ڕۆشتە بێ ئەم بژمێرە ئەنجا بچێتە ئەم بوارەوە. ئەمە گرفت نەبووە بەڕای جەنابەت؟ بێگومان گرفتە، بێگومان ینی دەبوو مەشقی چاکی پێ بکرایە، دەبوو ڕابهێنرایە، دەبوو ینی تاقیکردنەوەی ئەزمموی ببینایە. ینی من بژمێرێک خۆی بۆ جێڕامەوە کە تەنها 3 ڕۆژ مەشقی بینیوە. هەروەها من هەل لە هەمان کۆڕا برادێک جێڕایەوە کە بژمێرەکە وتوێتی من یەک تەنها ڕۆژێک هینم بینیوە، مەشقم بینیوە. بێگومان پرۆسەیەکی وا گرنگ و گەورە و ینی ترسناک ناکرێ خەڵک وا بە پەلە پڕوزێ و بە سەرپێیی و بە ینی خێرایی و بە عەجەلە پاڵپێ و بنیت و بیخیتە گۆڕەپانی کارکردنەوە. دەکرا ئەو کەسانە بۆ یەدەکدا بنرانایە نەوەکو ڕاستەوخۆ بچێتە پرۆسەکەەوە. چارەسەری بە پەلەوانی بۆ ئەم بابەتە چییە کاکستار وەڕاستیانی ئێوە کە شارەزای بوارەکەن و لە بوارەکەشدان ئێستا ینی بەشێک لە ئەرکەکان لەوە چێ لای کەسانی ینی بەرپرس و شارەزایەکو بەڕێستان بێ، چارەسەری خێرا بۆ ئەمە چییە؟ توان گرفتەکە حەلکەن؟ ینی بە بۆچوونی من وەکو دیارە هەر بژمێرێک 120 خێزانی بۆ دانراوە. بژمێرێکیان بە منی وت من 130 هەیە، بەڵام هەندێک بژمێر لە با بڵین بۆ نمونە گەڕەکی پەنجەعەلی گەیشتووەتە 170 با بڵین خانوو. هەر خانوویەک ئەگەر 2-3 ماڵیشی تیابێ 2-3 خانەوادە و خێزانی تیابێ ئەم کابرای قوڕی چۆ بکاتە سەرا چۆن فریا ئەکەوێ بەم ماوەکەمە ئەم کارە ئەنجام بدا. بەڵێ بێگومان ئەبێ من تەسەورم وایە ینی ئەگەر بێگومان ئەمانە زانیاری ئەدەنە سەروی خۆیان، ئەیدەنە سەر پرشتیارەکان، ئەیدەنە بەڕێوەبەرایەتی ئامار، ئەیدەنە لژنەی ئاماری پارێزگا کە ینی سەرۆکی یەکەی ئیداری سەرۆکی لیژنەی باڵایە کە ئەکاتە پارێزگار و نووسنگەی پارێزگا ئەبێ بە دوواداچوون بکە بۆ ئەم بابەتە. بێگومان ئەبێت ینی من وای بۆ ئەچم کە ڕەنگە درێژ بکرێتەوە ئەگەر فریا نەکەون، خۆ ناکرێ ئەو خەڵکە نادیدە بگیرێت و خێزانگەلێک سەدان و هەزاران خێزان نەنووسرێن و بێبەش بکرێن لەم مافە کە مافێکی دەستوری و مافێکی یاسایی و مافێکی هاوڵاتی بوونە. باشە کاکستار مەبەسەوەی کە ئەڵی درێژەکرێتەوە وا دەکەی مەبەست لەو 2 ڕۆژەیە کە بۆ نمونەیە سەر ڕاگەیەنراوەکەی تر لە سەعات 12 شەو دەست پێکا قەدەغەیات و چوێ تاوەکو ینی شەوی پێنجشەمە لە سەرهەینی. ینی مەبەسە ئەوەیە ئەم ماوەیە درێژەکرێتەوە یاخود نەخێر قۆناغی چوارەم چارەسەری کێشەکانی قۆناغی سێمی تیاکرێ وەکو جەنابەت دامەژت پێدا کە قۆناغی چوارەمی ژەیە. بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ چارەسەر بکرێ، یاخود ئەم دوو شەوە با بڵین ئەم 2 ڕۆژەی کە ئەم شەو سەعات 12 تەواو ئەبێت بۆ ئەو ناوچانە بۆ ئەو گەڕەکانەی کە تەواو نەکراوە ڕۆژێکی بدرێتە دەم. ینی هیچ شتێک ینی مقدس نییە لە ئاسمان نهاتوەتە خوارەوە کە چارەسەری بۆ نەدۆزرێتەوە.
ینی عێراق چەندین سەرژمێری بینیوە و چەندین کەم و کوڕی هەبووە لە سەرژمێری ئایندەیە چارەسەر کراوە. ئەمەیش ئەوە نییە بڵێ ئەمە تەواو ئەبێ لەم ڕۆژەیە تەواو بێ و ببڕێتەوە، ینی ئەوەی ئەو گەڕەکەی کە تەواوی نەکرد ئەبێ یاوەتا کادری ئضافی بۆ دابین بکرێ یا ئەوەتانێ ڕۆژێک دوانی بدرێتە دەم بۆی فریا بکەون کارەکە ئەنجام بن، ینی نەک بۆ عمومی عێراق یا بۆ سەرجەم پارێزگاکە، بۆ ئەو ناوچانەی کە ینی خاوەخاوی تایە یا کێشەی تایە یا قەرەباڵغی و هینی زۆری بەخۆ بینیوە. بێگومان تا 12ش خەڵک بۆی هەیە خۆی بنووسێت و خەڵکیش تا ئێستا بڕێوەیە و 3 سەعات ماوە. هەر لێریشەوە من داوا لەو خەڵکانە ئەەکەم کە تا ئێستا نەگەڕاونەتەوە بگەڕێنەوە، ینی ئەمە مافێکی دەستوریە، مافەکانیان بەم جۆرە ینی دابینە بێ ئایندەی خۆیان، ئایندەی نەوەکانیان، ئایندەی شار و نەتەوە و ینی هەموو شتێک پەیوەستە بەم سەرژمێریەوە کە ئەم سەرژمێریە لە ڕاستیە ئەبێتە جێگرەوەی سەرژمێری ساڵی 1957 بۆیە ئەبێ خەڵک بە هێندوەری بگرێت و چارەسەری بکات و پەیوەندی بکات بە با بڵێن لایەنی بەرپرسەوە بە بڕێوەبەرایەتی ئامار و ژووری ئەمەلیاتی کە لە بڕێوەبەرایەتی ئاماردانراوە بە نووسنگەی پارێزگاری کەرکووکەوە، ینی هەموو ئەمانە ئەبێ بگەڕن حەلێکی بۆ ئەدۆزنەوە و پەیوەندی ئەکرێ بە دەستەی باڵای سەرژمێری عێراقەوە. ئەم گرفتە بەس لە کەرکووکە بەم شێوەیە یاخود شکێمە لە پارێزگاکانی دیکە بە تایبەتی سەر لە سێمانی لە هەولێر، ینی نەمان بیستۆکەم جۆرە گرفتە هەبێت بژمێرەکان کەم بن و فریای ئەوە نەکەون کە ینی تۆماری سەرجەمە و خێزانانە بکەن کە تەنها ئەم شەوی ماوە بۆ تۆمارکردن. ئەمە پرسیارێک بەشێکی پرسیارەکەشم لە 2021 ناتوانن بژمێرەکان ئەم تۆمارکردنەی خێزانەکانیش بکەن لەگەڵەوەی کە دەچنە ماڵەکانیان یاخود نەخێر نابێت. بەڵێ بێگومان نەخێر نابێت. بۆچی؟ چونکە ئەمە لای ئەمان نییە، ینی ئەوە معلومی جەنابتانە پێش ینی سعاتێک لە هەواڵەکانی باسی ئەوەتان کرد کە لە ناحیەی کوڵەجۆ و لەو ناوچانە لە 15 گوند ینی تابلێتەکان داخراوە لە هەشتی بەیانیەوە تا 5 ئێوارە. ینی ئەمە کێشەیەکە تەنها لە سەرچاوی سەرەکیەوە واتە لە با بڵێن ژووری ئەمەلیاتی مرکزی کە لە بەغدایە لە سێرڤەرە سەرچیەکان و لە دەستگای ناوەندی ئامار و وەزارەتی پلاندانانی ئاماری پلاندانانی عێراقەوە دەبێت چارەسەر بکرێ. ینی مەسلەکە سادە و ساکار نییە، ئەوە نییە بەدەست بژمێرەکە بێت بڵێ وەڵاهی ئەم پەڕێ هەڵدەمەوە پەڕەیەکی تر. سعات 12 شەو تابلێتەکەی داخرێت، داخرا سبەی بە بابەتێکی تر بە پەیژێکی تر ئەکرێتەوە. ینی ئەوە نییە شتەکان لاپتۆپ بێ و لای خۆی بێ، بەڵێ بە پەیژێکی تر بۆ بابەتێکی تر و بۆ مەبەستێکی تر ئەکرێتەوە کە پیاداچوونەوەیە بۆ ئەوەی کە لەم چەند ڕۆژی ڕابردووە ئەنجامیان داوە، چ بەڕێوەبەر و یاریدەری گەڕەکەکان و چ بژمێرەکان لەم 3 ڕۆژ و 16 و 17 و 18 مانگە و ئەم شەویش تا با بڵین 12 شەو چیان کردووە. بەڵێ پیاداچوونەوە ئەکەن ئەگەر گۆڕانکاریەک ڕوویدا بێ، کەسێک وەفاتی کردبێ، کەسێک لە دایک بوو بێ، خێزانێک گواست بێتەوە لە ماڵێکەوە بۆ ماڵێکی تر، هەموو ئەمانە متەوەقعن و ئاساین. ئەم گۆڕانکاریانە لە سبەی و دوو سبەیە تۆمار ئەکرێت و خێزانەکانیش دەبینن و ئەو خەڵکە ئەبینن کە لە بڵین لەو پرۆسەی چەند ڕۆژەیە تۆمار کراوە. ئەم دوو ڕۆژە بۆ ئەوە تەرخان کراوە، بەڵام دەکرێت ئەم دوو ڕۆژە لە شوێنەکان بڵین لە گەڕەکێک وەکو پەنجعەلی کە باسمان کرد، وەکو کوڵەجۆ، وەکو ئەولادیانەی کە تۆمار نەکراون، دەکرێت بۆیان درێژ بکرێتەوە و لەو سەریشەوە تا وەکو تا 12 بگەیەنرێتە دا 15 ینی مەسلەکە ئاساییە و هیچ ینی قفڵی کەعبە کەس نابێت. باشە کاکستار کەواتە ینی جەناب دۆتە ئاماژەی پێدەی، ینی ئەم گرفتە تەکنیشیانە بوونیان هەیە لە بابەتی سەرژمێری و ئامار کە پرۆسەیەشی صرف تەکنیکی و ینی دوور لە سیاسیە. بەڵام ینی کێشەکە ئەوەیە ئێستا جەنابی تاوان لە شاری کەرکووک قساکەی لەگەڵ ئێمە گرفتمان هەیە لەوەی کە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری یعنی ئەمانە ناوچەی کێشە لەسەرن، ناوچەکانی مادەی 140، ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن. ئەو تا ئێمە ماوەی مانگێک زیاترە ینی بانگەوازەکەین و لایەنە بەرپرسەکان و تا جەنابیشت بانگەوازەکەی کە کەرکووشیەکان و خەڵکی ناوچە کوردستانیەکان بگەڕێنەوە شارەکانی خۆیان بۆیە لەوێت تۆمار بکرێن. بەڵام
ئەو تا هەر بەڕێزە دەڵێ لە سەعات 5 ئێوارە یەشێک لە تابلێتەکانی بژمێرەکان کەوتۆتە کار ووا دەکەشی تا 12 ئەم شەوە، ینی کەواتە گرفتێکی سیاسی بۆ بابەتەکە لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان دروست کراوە. ئەمە پێویستی بە تەتاخولاتی سیاسی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان هەیە بۆ ئەم بابەتە، یاخود نەخێر ئەبێ هەر لە ڕۆتەکنیشەکەەوە چارەسەر بکرێمە. بەڵێ پێیوەستە بە هەردوو حکوومەتەوە یەک لە ناوچە دابڕێنراوەکانە ناوچە دابڕێنراوەکان ساغ نەبوونەتەوە تا ئێستا. ڕاستە ئێستا دەسەڵاتی حکوومەتی فیدراڵە، بەڵام خۆ حکوومەتی هەرێم دەستی لێ هەڵنەگرتووە، بۆیە ینی ئەبێ ئەوانیش بێنە سەرخەت بۆ چارەسەری ئەو بابەتە. ئەوەی کە من ئێڵێم ینی خۆتان لە ستۆدیۆ هەشتا ئەوەتان بڵاو کردەوە پەیامنێرەکە لە ناوچەی کوڵەجەوە باسی ئەوەی کرد کە لە هەشتی بەیانیوە تا 5 ئێوارە لە ناحەی کوڵەجەوە لە 15 لا دێ ئەم تابلێتانە ڕاوەستاون. هیوا هەیە ئەڵێ هەڵەی تەکنیکیە و هیواش هەیە ئەڵێ گومان حەقی ئەوەش هەیە گومان بکات، ینی سەعاتێ 2 سەعات قەی ناکە، بەڵام مەسەلەن 9 سەعات و 10 سەعات معقولە ئەم کابرایە لە کار و هینی خۆی بکەوێت کە کارەکەشی بەکات مەحدودە و لە دوار ڕۆژیشا، ینی ئەمانە هی مەسلەی تیاڕامان و بیرکردنەوە و چارەسەرن. پێویستە لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێم با بڵێین وەزارەتی پلاندانان وەزیری پلاندانان بێنە سەرخەت و بە دوواداچوونی جدی بۆ ئەم بابەتە بکەن و پەیوەندی بە لایەنی بەرامبەری خۆیان لە حکوومەتی فیدراڵ بکەن و ینی چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزنەوە، کەس مەحروم نەبێ لەم سەرژمێریە، ینی هەر نەک بۆ خەڵکەکە بۆ سەرژمێریەکەش وە بۆ حکوومەت و دەوڵەتی عێراقیش ئەمە ئەکاتە کەم و کوڕیەک، ینی ئەمە چەند حتا 6 ملیارد هینی تیا خرج کراوە. ئەمە گاڵتە نییە، ینی تۆ بڵێ ینی گاڵتە نییە تۆ ئەم پرۆسەیە بە هەموو ئەم مانووبوونە بە هەموو ئەم تەخسیساتە کەم و کوڕی هەبێت و شکست بێنێت. بۆیە ئەبێ بە زووترین کات هەموو لە بە دڵسۆزانە و بەجددی بێنە ناو و چارەسەری ئەو کێشانە هەموو خۆی وەکو پرۆسەکە هەوڵی ئەوە بدەن کە دووبارەش نەبێتەوە. گرنگە ئەمە تاوان وەکو جەناب دەڵێ پرۆسەکە لە ڕۆتەکنیکی و ئامادەکاریەکانەوە، ینی ئامادەکاریشی باشی بۆ کراوە، ئەوە تا بودجەیەکی باشی بۆ دابین کراوە، ینی ئەم هەموو بژمێرە دامەزێنراوە، ئەم هەموو تیمە ڕێکخراوە لە نێو شار و پارێزگاکان و شارۆچکەکان و قەزا و ناحیەکاندا، یعنی تا سێڤەرێکی گشتی لە بەغدا هەیە، سێڤەرێک بڕیار بوو لە هەرێمی کوردستانی شەبێت، بەڵام چەندە ئامادەکاری کە گرنگ بووە بۆ بابەتەکە هێندەش مەترسی هەبوو لەسەر بابەتی سەرژمێری بە تایبەت لەلایەن کوردەوە لەلایەن خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. کەواتە ئێستا ئەم گفتوگۆیی کە من لەگەڵ جەنابتان انجامێدەم بەشێک لەو مەترسیانە دەرەخا بەڕاستی کە هەیە لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. کەواتە ئەگەر ئەم مەترسیانە هەبێت متمانە بە بابەتیشی گرنگ ژۆک و سەرژمێری ئەکرێت دواتر بە ئەنجامەکانی یاخود نەخێر. بەڵێ بۆ خۆی ینی خۆی لە خۆیان سەرژمێری هیچ مەترسیەکی نییە، بەڵام سەرژمێری پرۆسەیەکی فرە ڕەهەندە، ینی یەک ڕەهەندێکی نییە و یەک ئامانجێکیشی نییە. ڕەهەندی سیاسی هەیە، ڕەهەندی ئابووری هەیە، ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە، ینی پرۆسەیەکە لە خزمەتی ژیانی کۆمەڵانی خەڵکە، لە خزمەتی بواری تەنزیمی و ئیدارەشە، ینی زانیاری و داتا و ئامارەکانی سەرژمێری خزمەتی وەزارەتی پلاندانان وەزارەتێکی خەدەمیە، خزمەتەکانی خۆی پێشکەشەکە بە وەزارەتەکانی پەروەردە، کشت و کاڵ، ئاو بڵێن شارەوانی و ئاو ئاوەڕۆ و هەروە بێتەوە تەندروستی و پەروەردە و خوێندنی باڵا، ئەمانە هەموو ینی سوودمەند دەبن لە بابەتی داتا و ئامارەکانی سەرژمێری گشتی. بەڵام ئەوەی کە کورد لێ نیگەرانە ینی مەسلەی سەرژمێریەکە نییە لە خودی خۆیان، بەڵکو ئەو ڕەهەندە سیاسیەیە کە دەکرێ دوا ڕۆژ خراپ بەکاربهێنرێ، ینی تەوزیفکردنی سەرژمێری بە ئامانجی سیاسی بە نیەتی خراپ دژ بە پێکاتەیەک یا بە چەند پێکاتەیەک مەترسیەکە لەوێدایە. کورد ینی تا ئێستا چەندین جار لە سەرنجامی سەرژمێریەوە تەنانەت جاروبار
لە ناو خودی سەرژمێرەکەیشە ستەمی لێکراوە. بۆیە مەترسی و نیگەرانیەکانی کورد لەوێەوە سەرچاوە ئەگرێ نەک لە خودی دەنا سەرژمێری. بێگومان پرۆسەیەکی زۆر گرنگە، پرۆسەیەکی مەزنە، ینی نەبوونی سەرژمێری واتە نەبوونی زانیاری، واتە حکوومەتێک ینی بە شێوەیەکی هەڕەمەچی کار ئەکات، بەرنامەی نییە ڕێگوا ئەبێتوانی پێناسی بکەی وایە بەڵێ بێگومان هەڕەمەچیە بەرنامەی نییە، ینی شتەکانی پێوتری عشوائیات چۆن خان و هین هەیە ئەڵەن عشوائیات، ئەویشە بێتە عشوایی، ینی نازانێت چی لەکوێ پێویستە بیکات، ئەو پارەیە لەکوێ تەڵزیف بکە. بەڵام سەرژمێری ئەوەی پێ ئەڵێ کە تۆ لە فلان سێکتەرا کەم و کوڕیت هەیە، لە فلان سێکتەرا ئینفاقی زیادت کردووە، بواری ینی بۆ نمونە ئێمە لە سەرژمێریەوە بۆمان دەرەکەوێ ئەو با بڵین ئەو هاوسەرانی کە تازە هاوسەرگیریان کردووە، ئەمە دوای 6 ساڵ ئەمانە بە ئیفتیرازی کورسیان ئەوێ بۆ مناڵەکانیان، پۆلیان ئەوێ بۆ نەوەکانیان، هەروەها ئەوان ئەو ئافرەتانەی لە تەمەنی هاوسەرگیریان بە هەمان شێوە، ینی بەرنمەیەکی دوورمەودا و درێژخایەنە، خزمەتی هەموو بوارەکانی ژیان ئەکا، ینی خزمەت بە کۆمەڵانی خەڵکەکە. بەڵام خراپ بەکارهێنانی ئەوە یەمای نیگەرانی. بێگومان تا ئێستاش چەندین جار بە خراپ بەکارهێنراوە، بە تەحدیدیش دژ بە پێکاتەی کورد بە پلەی یەکەم و اینجا پێکاتەکانی تریش دوای کورد. تا ڕادەیەک ئەتوانین بڵین لە ڕووی خراپ بەکارهێنانی دەرەنجامەکانی پرۆسی سەرژمێری ساڵی 2024 ئەگەر کورد ئەم گومان و ترسەشی هەبێت، پێدوانیە لە بەرامبەرە ینی هەندێ داواکاری کورد جێکرایەوە لە پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان بۆی کە تا ڕادەیەک سەرژمێری ساڵی 1950 ببێتە بنەما بۆ سەرژمێری ساڵی 2024 لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە کەرکووک و دەوروبەری. ئەمە توانین بڵین بابەتەکە تا ڕادەیەک لە ڕۆ تەکنیشەکەەوە باشتر دەکات و لە ڕووی ساختەکاری و خراپ بەکارهێنانی دوورە خاتەوە. کاکستار ئەوە ینی مەسلەیەکی ئاسان نییە، مەسلەیەکی سادە نییە، مەسلەیەکی زۆریش منطقی نییە، یعنی ئەوە تەنها قسەیەکە و ئەوترێ و باسەکرێ، ینی مەسلەکە پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە، ئەوە گوایە بڵین خشتەیەکی سێم دروست دەکرێ و ئەم بابەتانە، ینی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم زۆر مقتەنیع نیم بەوە بەڕاستیە من نە لە تۆ و نە لە بینەرانی ناشارمە. ینی 67 ساڵ بەسەر سەرژمێری 57 تا تێپەڕیوە، ئەوانی کە لە سەرژمێری 57 تا بەشدار بوونە زۆربەی هەرە زۆریان لە ژیانە نەماون، نەوەکانیان ئەمێنێ، وجودی نەوەکانیان ئەمڕۆ لە کەرکووکە لە ناوچە وەکو هێمایەک، وەکو ئاماژەیەک بۆ خۆی کەرکووک، وەکو هێمایەکیش بۆ سەرجەم ناوچە دابڕێنراوەکان هەر لە شنگالەوە تاوەکو خانەقین، وجودیان لەو شوێنە ئەوە شتەکە زامن ئەکات. ینی مەسلەی وعد و وعید مەسلەیەکی ینی سەرکەوتوو نەبووە. کورد تا ئێستا دەیان و سەدان بەڵێنی دراوەتێ لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە کە یەکەم سەرژمێری لە ساڵی 21 و 22 ئەنجام درا و لە سەرنجامی ئەو سەرژمێریە عێراق ینی ویلایەتی مۆسڵ کە کوردستانی باشوور پێکهێنرێ لکێنرا بە دەوڵەتی تازە پێکهێنراوی عێراقەوە. لەو ساوە بەڵێنی ئەدرێتێ هێشتا بەڵێنی سەدەیەک بەر لە ئێستا حکوومەتەکانی عێراق قەرزارن، گەلێک لەو بابەتانە نەهاتۆتە دی. بەڵێ بێگومان هەندێک لە شتەکانی کورد داخوازیەکانی جێبەجێ کراوە و هاتۆتە ناو ینی پرۆسەی سەرژمێریەوە، بەڵام شتی تریشەیە کورد ئەبێ بە جددی بیری لێ بکاتەوە دوای سەرژمێری چی بکات، ینی هەروە بە سادە و ساکاری ئیتیکال ینی نەیسپێرێ بەوان، ئەبێ زۆر بە جددی ئەگەر مەبەستێتی ئەو ناوچانە ساغ بێتەوە، ئەگەر مەبەستێتی ینی وجودی حەقیقی کورد لە ناوچەکانی با بڵین دەرەوەی سنووری ئیدارەی هەرێمە بچەسپێت، ئەبێ بابەت زۆرن کە ئەبێ کورد ئیشی لەسەر بکە بە درێژای چەند ساڵی ئایندە پاش سەرژمێری و دەرکەوتنی ئەنجامەکانی. کاکسار هەر خۆی لە ڕووی تەکنیشی و لە ڕووی یاسایی و دەستوریشەوە پێدوانیە ینی ئەنجامدانی پرۆسەیەشی گرنگی ئاوهای وەکو سەرژمێری و ئامار کە لە هەموو عێراق ئەنجامەدرێت، بە تایبەتی ئێمە زانی ینی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ینی مەشمولن بە مادەی 140 دەستور کە ئەم مادەیە بازەوا کات کە ئەم ناوچانە بە درێژایی مێژوو کێشەی تێدا بووە، بۆیە دەبێت
لە ڕووی دەستوریەوە چارەسەر بکرێت اینجا هەندێک قۆناغی گرنگ و هەستیار کە تایبەتە بە تایبەتی شێک لەو بابەتانە کە سەرژمێری اینجا ئەنجام بدرێت تێیدا کەواتە لە ڕووە تەکنیکی و یاسایەکەوە ئەمە خۆی ینی نایاسایی نییە کە پرۆسی سەرژمێری لەوێ ئەنجام بدرێ. بەڵێ کاکە هاوڕێ پرۆسەی سەرژمێری بە پێی دەستوری عێراق دەسەڵاتێکی حەسری حکوومەتی ئیتیحادیە حکوومەتی فیدراڵە دەسەڵاتەکانی حکوومەتی ئیتیحادی نۆ دەسەڵاتن لە مادەی ١١٠ دەستورا جێکراونەتەوە نۆهەمینیان ئەم بابەتەیە کە بە نەس ئەڵێ الإحصاء والتعداد العام للسكان واتە دەسەڵاتێکی حەسریە حکوومەتی ئیتیحادیش چ کاتێک بێوێت دەسەڵاتی خۆی ممارەسەکە ینی بەر لەوەی بگاتە ئەم قۆناخە و قۆناخی زۆر ببڕێ دەبوو حکوومەتی هەرێم تەفاهوماتی هەبوایە مەسەلەن ئەگەر بیتوانایە دوای بخستایە وەکو ئەوەی کە ئەوان تا ئەمڕۆ دوایان خست ینی کاتێک کە کورد وجودێکی فاعلی هەبوو لە دەسەڵاتا بوو ینی خەڵکی کورد مستەقر بوون لە شاری کەرکووک و لەو ناوچانە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و با بڵێین ئیتر بەکارهێنانی هێز و جوڵاننی هێز و ینی جۆر فەرزکردنی حاڵەتی قووەت بەسەر خەڵکا و خەڵکێکی زۆر ناوچەکانی خۆیان بەجێهێز زێدی باو باپیرانیان پاش ساڵانێک لە ئاوارە بوون و لە گەڕانەوەیان بەجێهێشتەوە دووبارە ینی ئەبوو ئەمەش ینی بەڕاستی ئەکەوێتە ئەستۆی سەرکردایەتی ئیداری و سیاسی کوردیشەوە و بە تایبەت دووپارتی دەسەڵاتدار ینی لە 2004ەوە تا ئەمڕۆ مەسلەی مادەی 140 چارەسەر نەکرا ینی کە ئەوسا ئایانود ئەمە زۆری ئەوێ و ئەمە بیکەر و ئەوانیان و دەمە قومبلەی مەوقوتەوەوانە کورد ینی لەبەری گران بوو بەڵام قیادەی کوردی ینی مقەسر بوو لەوەیە دەبوو نەمایەتە ئەمڕۆ من بۆ خۆم جارێکیان بە دکتۆر ڕائید فەهمیم وت کە ساڵانێکی زۆر سەرۆکی لیژنەی مادەی 140 بوو وتم هیچت نەکرد بۆ ئەو ناوچانە و بۆ 140 وتی شتم زۆر کردووە بەڵام ئێوە بە خۆتان بڵێن وتم چۆن وتی تەنها نوێنەرانی کورد ئەو ماوەی من سەرۆکی ئەو لیژنەیە بووم نوێنەرانی کورد و پەرلەمانتارانی کورد نەهاتوونەتە لای من هەموو ئەوانی تر هاتوون ئەگەر هیچم نەکرد بێ بەلای کەمەوە ئەوانم ئیقناع کردووە کە با بە مادەی 140 مادەیەک نییە تایبەت بە کورد و لە خزمەتی کووردا بێ ئەم کێشەیە سەرتاسەری عێراقە گرێ طبعا تورکمانیش مستەهەد بووە تورکمانیش دەرکراوە ینی ئێستا کورد ئەگەر داکشابێت لە سەرژمێری با بڵین 57 بۆ ئەمڕۆ یا لە سەرژمێری 77 تا ئەمڕۆ بۆ تورکمانی ژوایە تورکمان زیاتر لەو زۆر زیاتر تەنانەت با بڵین خاچیەکان و مەسیحیەکان و کلدۆ ئاشور و سریانەکان هەر پوکاونێتەوە سابیئەکان یانی ئەمانە زێرمەندی سەرەکین کە ئەم هەموو لێشاوی با بڵین خەڵکە هاتوۆتە ناو کەرکووکەوە لە دەرەوەی کەرکووک و بووە تەمای گۆڕینی دیمۆگرافیا کە پێچەوانەی دەستورە ینی قیادەی سیاسی کورد بەڕاستی هەر بێدەنگ بوو هەر بێدەنگ بوو خۆی گرفتەکەش ئەوەیە ینی کاکستار ینی ئەمە بیرمان نەچێت ینی کارتێکەری هەرێمایەتی و نێودەوڵەتی ژەبوو کە نەیدەویست بۆ نمونە بابەتێکی گرنگی ئاوها چارە نووساز ینی بور و ژێنە لە عێراقەوەکو جەنابیش خۆ دەڵێ ینی تا سەردەمی خۆی بیکەوتێتی ئەمە ینی قومبەلەی مۆقوتەیە و نابێ ینی ئەم بابەتە هەروە بە ئاسانی تێپەڕێت ئەنجا بۆ خۆی ئەو هەموو ئالانگاری و کێشە و ڕێگری کە لە بەغدا و لە سەردەمی سەرجەم ینی حکوومەتە جیاوازەکاندا داهاتە پێشەوە بۆ مادەی 140 ینی نەیانێژەم مادەیە جێبەجێ بکرێت بەڵام خۆی گرنگ ئێستا ئەوەیە ینی پرۆسەکە پرۆسی سەرژمێری و ئامار لە عێراقدا بە ئامانج گەیشتووە قۆناغەکانیەوە تا هەنگاوی بڕیوە و قۆناغە گرنگترەکانی ئەوەیە کە ئێمە چاوەڕێ بکەین دوای ینی ئەنجامدانی بابەتەکە ینی ئەنجامەکەی چۆن بەکاردەێنێت خۆی ئەمە گرنگە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا ینی شەڕی دوای ئەنجامەکان بکەین کورد بە دیاریکراوی ئێستا ئەو ژمارە زۆرەی خێزانە کوردەکان کە گەڕاونەتەوە بۆ کەرکووک کە لەوێت تۆمارە کرێن ینی ئەمە ئەتوانین بڵین هاوتای ئەو خێزانە عەرەبانەشن کە دەوترێت زیاد لە 200,000 خێزانە هاتوونەتە ئەوێ کاریگەری ئەو خێزانە عەرەبانە کەمەکاتەوە بۆ گۆڕینی دیموگرافیای نەتەوەی و خاشی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کە کوردستانین بێگومان کەمی ئەکاتەوە بەڵام
ڕەنگە پارسەنگ نەبێت نەک 200,000 خێزان من ڕەنگە ئەو ژمارەیە بە زۆر بزانم بەڵام من دوو ژمارەم بە تەقریبی لایە یعنی ژمارەیەکیان بە دروستی لە 80 تا 2003 ینی لە سەردەمی باڵادەستی سەدام لە حکوومەتی عێراقا 270,750 عەرەب هێنراوەتە کەرکووک کە ئەو کات کردویەتی زیاتر لە سەیەکی دانیشتوانی کەرکووک کە 650,000 کەس بووە لە پاش 16 ئۆکتۆبەریشەوە پتر لە 160,000 کەس ڕەنگە 200,000 عەرەب هات بێتە کەرکووکەوە ینی بەم جۆرە پتر لە 50 لە سەتای کەرکووک بوو بە با بڵین عەرەبی هاوردە عەرەبی هاوردە یا عەرەبی کە هاتوو ئیتر ئەگەر بە بەرنامە بێیان بە هەر شێوەیەک لە شێوەکان خزمەتی بەرنامەی کردووە دش بە دەستور بووە کە دەستور هەرچەند ینی حڕێتی گواستنەوە و هاتوچوو ئەدا لە هەر شوێنێکی عێراق بۆ هەر شوێنێکی بەڵام بەمەرجێک نەبێتە هۆی گۆڕینی دیمۆگرافیا بەڵام گەڕانەوەی ئەم خەڵکە زۆرە مای دڵخۆشیە ینی ئومێدەوارم هەموو ئەوانەی کە لە دەرەوەی با بڵین ئەم ناوچانە بوونە چ کورد چ تورکمان چ ئاشور و کلدان ئەم 2-3 سەعاتەش ئیستیغلال بکەن بگەڕێنەوە لە سەرزێدی باو باپیرانی خۆیان ینی ئیسپاتکردنی نەکەر وجودی خۆیانە کەرامەت و شخصیەتی خۆشیان بەمە ئەسەلمێن و ئەپارێزن ئەمە بابەتێکی زۆر گرنگە بابەتێکە ینی خزمەتی ئایندە و ئیستیقرارەکە خزمەتی ڕەسەنایەتی شارەکەشەکە بەشێک ینی لەو ڕەسەنایەتی ئەجێڕێتەوە شتێک لەو ڕۆژوانەی کەرکووک ئەجێڕێتەوە بۆ کەرکووک و بۆ هەموو ئەو ناوچانەی کە دابڕاون و لە دەرەوەی ئەو ئیدارە و دەسەڵاتی حکوومەتی هەرێمان کە لە ئەسڵا ناوچەی کوردستانین بێگومان کارێکی باشە و پێویستە و مەفروزە ینی تا دوا لەحظە تا ئەو کاتەی بواریان هەیە بگەڕێنەوە با لە سەرجادەکان بن مهم خۆیان ناونووس بکەن و ینی هەمووی چەند سەعاتێک و 2-3 ڕۆژێکە ئەبڕێتەوە ینی کۆتاییش بە نەهامەتی و میحنەتێکی زۆر و دوور و درێژ دێ من بێگومان ئەزانم زەحمەتە ئاستەنگە گاڵتە نیە سەرمایە بەڵام لە هەمان کاتە شتێکەیە لە هەموو ئەوانە گرنگتر ئەی ئێمە بە مەسەلەن ڕاپەڕینمان بێتەوە یاد دوای ئەوەمان بێتەوە یاد کە ئەو هەموو خەڵکە لەو دەشت و لەو سنوورە دەژێر بەفر و باران و هەڕەشەی با بڵین فڕۆکە و هەڕەشەی سوپای بەعس و تەنانەت حکوومەتی تورکیا و ئەمانە ینی هەموو ئەمانە چەند سەعاتێک و چەند ڕۆژێکە کۆتایی دێت بەڵام سەربەرزی و ینی ویژدان ئاسوودەکردن و ئایندەیەکی ڕووناک بۆنەوەکان دابین ئەکات و ئەینووسێتەوە مێژوش ئەمەی لە یاد ناچێت بەزۆڵا ئەوەی کە گرنگەوە ئەوەی کە مایی خۆشحاڵیە بەڕاستی لەم بابەتەیە بە تایبەتی بۆ گەڕانەوەی خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها کەرکووک بە تایبەتی ینی ئەو لێشاوە زۆرەی خەڵکە کە گەڕاوەتەوە ئەو کار ئاسانیەشەکە لەلایەن هەرێمی کوردستانەوە کرابوویان لە ئەمڕۆ بە تایبەتی و لە دوێنێشدا و ئەوەی کە جێگای خۆشحاڵی ترە ینی بەڕاستی سەرجەم خەڵکی کەرکووکە و خێزانە کوردەکانی ئەوەیە کە هەمویان ئامادەن دەرگای ماڵەکانیان ئاوەڵاکەن بۆەوەی کە هەریەکە و 5 بۆ 6 خێزان زۆریشان ئامادەیان دەربوویڵە تا 10 خێزانی ژێماتوانین بێنینە ماڵەکانی خۆمانەوە ئەگەر جێگە و شوێنتان نەبوو بێنن لای ئێمە و لێرە لە خزمەتان نابین ئەم 2 ڕۆژ و 2 شەو لەوێ بن خزمەتان بکەین و وەکو جەنابی شەڵی سەربەرزیشی گەورە بۆ جارێکی دیکە کوردستانی بوونەوەی کەرکووک و ناوچە کوردستانەکان دووپات بکەنەوە حەزەکەم دوپەیە من لەم بارەوە بگەینی کاکسار من وتم ئێڵێمەوە تا ئەتوانن بگەڕێنەوە پێویستە لێرە ئاماژە بە شتێکیش بکەین ینی ڕاستە حکوومەتی هەرێم هاوکار بووە بەڵام لە هەمان کاتە بیرمان نەچێ حکوومەتی کەرکووکیش دەورێکی باشی بینیوە ینی ئەگەر ئەم حکوومەتەی ئێستا نەبوایە و با بڵین پێش 5 مانگ بواە ئەم سەرژمێریە ینی کاتەکەی لە هەمان کاتە باشە بۆ ئەم ناوچەیە بڕوا بکە ینی ڕێنە ئەدراکە ئەو هەموو خەڵکە و ئەو لێشاوە بێت ئاستەنی زۆر دروست دەکرا تەنانەت لە نووسینیشە ینی کارەکەەوە بە سەلاست و بە ئاسانی لە ئەچوەڕێەوە من دووبارە دەستخۆشی لە هەمووانەکەم ینی درود دەنێرم بۆ ینی هەموو ئەو خەڵکە بەڕێزەی کە هەموو شتێکی ناوە تەلاوە ئەگەڕێتەوە بۆ زێدی باو باپیرانی
داوا لەوانش دەکەم کە تا ئێستا دوو دڵن بگەڕێنەوە، ینی تۆمارکردنی سەروەریە بۆ خۆتان بۆ نەوەکانتان، دابینکردنی مافەکانتانە، ینی خەڵکانێک دێن 400-500 کیلۆمەتر لە کەرکووکەوە دوورە، دێ لێرە ئیدعای خاوەنێتی ئەکا بۆ یەکەم جارە کەرکووکی بینیوە، خۆی بە خاوەنی کەرکووکە زانێ، ئینتیفاعیشی کردووە، مەسەلەن زەوی وەرنەگرت بێ زەوی داگیر کردووە، ینی ئەگەر بە چەکداریش بێ دامەزرا و موچەی حکوومەت وەرەگرێ. ئێوەش بیرتان نەچێ ینی تا با بڵین ئەم حکوومەتەی پێش ئەم دەسەڵاتەی پێش ئەم حکوومەتەی هەڵبژێراوی ئەم دوایی پارێزگای کەرکووک، ینی ڕێگری لەو کەرکووکیانەش ئەکرد کە بە مەرکەزی لە بەغداوە دامەزرابوون مباشەرەی بۆ نانووسین. ئێستا تۆ کە گەڕایتەوە هەموو ئەو ئاستەنگانە ینی نەماوە لە ڕوت، بۆیە دابینی ئەەکەی ینی مافی خۆت، مافی نەوەکانت، ئایندەی خۆت و ئایندەی نەوەکانت، با بڵین وەرگرتنیان لە خوێننا لە خوێننی باڵایە، لە خوێندنە تایبەتەکانە وەکو کۆلێجەکانی سەربازی و کۆلێجی پۆلیس و کۆلێجی ئەمنی قەومی و هەموو ئەم کۆلێجانە، ئەمە ینی ئەبێ پشکت هەبێ لێرەیە. تۆ چۆن ئیسباتی وجودی خۆ دەکەی وەکو مرۆڤێک کە زینویت، ئەبێ بەشداربی لە ژیانی ڕۆژانەی شار و وڵات و خەڵکەکەتە. دەرگاش واڵایە، گەڕانەوەتان سەربەرزیە بۆ خۆتان، مای دڵخۆشیە بۆ هەمووان، بۆ هەموو دڵسۆزێکی کورد، نەکرد حیزبە سیاسیەکان و حکوومەتی هەرێم، دۆستانی کوردیش لە دەرەوەی وڵات، هەل لە ئەو دیوی سنوورەوە تا ئەمریکا و تا ئوسترالیا و تا وڵاتە ئەسکەندەناڤیەکان و ناوەندی ئەوروپا. بۆیە من داواکارم درێغی نەکەن، پەشیمان نەبنەوە، سارد نەبنەوە، دوو دڵ نەبن، بگەڕێنەوە. ئەو ساد ینی دڵنیا ئەبن کە ئیشێکی باشتان کردووە. بەڵێ کاکستار مستەفا پاشا پسپۆڕی ئامار و سەرژمێری کە بە سوپاسەوە لە سودەکانمان لە شاری کەرکووک لەگەڵمان بووی. سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سوپاس بۆەوەی کە کۆمەڵێک بابەتی گرنگ و ڕوژان کوردستانیانی دەرەوەی هەرێمی کوردستان، ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن کە تاوەکو ئێستاش نەگەڕاونەتەوە بۆ کەرکووک و ناوچەکانی مادەی 140 تکایە داواتان لێ یەکەین بە هەستێکی نیشتیمانپەروەری و کوردایەتیەوە بگەڕێنەوە بۆ سەرزێدی خۆدان، تۆماری ناوەکانتان بکەن لە ڕۆژی سەرژمێری گشتی بۆ ئەوەی کە بەم هەنگاوەتان کوردستانی بوونی جارێکی دیکەی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی کوردستانی هەرێم ئیسپات بکەن کە ئەمە خاشی کوردستانە و خاشی نەتەوەی کووردە، نەهێڵن دیموگرافیای ئەو ناوچانە لەسەر دەستی شۆڤێنیان بشێوێنرێت. بۆیە داواکاری لێتان ئەم هەنگاوە گرنگ و نیشتیمانیە بنێن، دەستان ماچەکەین، سوپاسانەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز، ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا، ساغ و سەلامەت بن، خواتان لەگەڵ.